لە یاریەکانی هەفتەی 21 خولی ئەستێرەکانی عێراق و لە یاری دێربی بادینان زاخۆ لەسەر یاریگانەی دەوڵەتەکەی بە ئامادەبوونی ڕێژەیەکی زۆری هاندەرانی پێشوازی لە دهۆک کرد. باڕێکەوتنی هەردوو لە هاندەرانی دهۆک ئامادە یاریەکە نەبوون و لە پارکی نەورۆز لە دهۆک کۆسەیری یاریەکەیان دەکرد. ئەمە یەکەم دەرفەتی یاریەکە بوو بۆ هەڵۆکانی چیاکان. تیپی میوان بە فشارێکی تەواو یاری دەکرد بە ئامانجی گەیشتن بە گۆڵێکی خێرا. کوڕانی خابوور بەم هێرشا وەڵامی میوانەکەیاندایەوە. خەریک بوو بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم شین پۆشەکانی دهۆک بە گۆڵ بگەن، بەڵام عەلی کاظم بۆ بەرپرسدانەوەی ئامادە بوو. نیوەی دووەم دووبارە بە فشارەکانی هەڵۆکانی چیاکان دەستی پێکردەوە. دهۆک بە ئامانجی بەدەستهێنانی تەنها سێ خاڵی یاریەکەوە دەجەنگا، زۆریش لێوە نزیک بوو، بەڵام گۆڵ پارێزە ناوازەکەی زاخۆ بووە بەربەستی سەرەکی. لە دووە ساتەکانی یاریەکە ستوونی گۆڵەکەی دهۆک ڕێگای نەدا زاخۆ بە سەرکەوتن کۆتایی بە یاریەکە بێنێت و لێدانەکەی ناسر محەممەدۆ یەمەنی ببێتە گۆڵ. یاری بە یەکسانی بێگۆڵ کۆتایی هات. بەم جۆرە زاخۆ بە 34 خاڵ لە خانەی سێیەم مایەوە، بەڵام جیاوازی خاڵەکانی لەگەڵ شۆرتە و قۆجەوێ یەکەم و دووەم بووە 14 خاڵ. دهۆکیش بە 33 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی پێنجەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام.